نەماوەی دەربەنیخان ساڵی 1990 لەلایەن ڕێکخراوی فاوە دروست کراوە بە مەبەستی سەوزکردنی دەوروبەری بەنداوی دەربەنیخان. دواتر بە سەرجەم پێداویستەکانی نەمامگەیەکی مۆدێرنەوە تەسلیمی حکومەتی هەرێمی کوردستان کراوە. سەرەتا نەمامگەیەکی دارستانی بووە، بەڵام لە ئێستادا نەمامی دارستانی و نەمامی جوانیشی تێدا بەرهەم دەهێنرێت. لە ئێستادا ئێمە 5 کارمەندی مەدەنیمانەیە، 2 کارمەندی دەستی کارمانەیە ڕەسمین، هەروەها لە ئێستادا 4 کرێکارمانەیە کە بە شێوەی کاتی لە نەمامگەکان کار دەکەن. ئامێرەکانی نەمامگە بریتە لە تەنکەرێک، 2 تراکتۆرمانەیە، سەردەم پێداویستە بچووەکانی بەرهەمهێنانی نەمامگە لە ناو نەمامگا بوونی هەیە. جۆری نەمامەکان 20 بۆ 25 جۆرە. ساڵانە نەمامگەی دەربەنیخان توانای بەرهەمهێنانی 100 بۆ 120,000 نەمامی دەبێت ئینشەڵڵا. لە ئێستادا 80,000 نەمام لە ناو نەمامگا بەرهەمهێنراوە، ئامانجمانە بیگەێنین بە 110,000 ئینشەڵڵا. لە سەرەتادا ئەم نەمامگەیە توانای بەرهەمهێنانی زیاتر لە 150,000 نەمامی هەبووە بەهۆی هەبوونی دەستی کاری زۆرەوە، بەڵام لە ئێستادا بەهۆی نەبوونی دەستی کاری پێویستەوە بەرهەمەکە کەم بۆتەوە. ساڵی وایە بێ 60,000 بۆ، ساڵی وایە بۆ 80,000 بووە، ساڵی وایە ئەچێ بێت 100,000. پێکەوە چین بۆ ناو نەمامگە فەرموون. سەرەتا نەمامگە پێویستی بە دابینکردنی خۆڵ هەیە. ئەم جۆرە خۆڵەیش قومی پێ ئەڵێن خۆی لە نەمامگە، لە نەمامگا قومی پێ ئەڵێن، لە وەزارەتەوە دابینەکرێ بۆمان. وەزارەت لیژنە پێک دێرێ و لە شوێنێکی تایبەتە ئیتر ئەیدۆزنەوە ئەینێرن بۆ نەمامگەکان دابەشەکەن بە من نەمامگەکانە. ئێمە شۆک و نەمامگە ساڵانە پێویستمان بە تقریبی 500 مەتر هین هەیە، قوم هەیە، 500 مەتر قوم هەیە بۆ ئەوەی بتوانین نزیکەی 100 بۆ 150,000 نەمان بەرهەم دێنین لە نەمامگەکەمە. کە خۆڵەکە دابین کرا، ئێمە لەیرەنە کرێکارین، لەیرە ستافێکین، ئەیکەینە کیسۆ
دواتر دابەشەکەین بە مل گۆلەکانە لە نەمامگەکە. کیسەکانی شەڕ کیسەکان معمەل دروستێکە، یعنی تایبەتە بۆ نەمامگەکان. کیسەکان هەژبەستیە، قومی تێەکەین و ئەیگوازینەوە بۆ دایەکان. تر لە دایەکانیش ئاوە درێ و شەتڵی تیانێژری. ئەم قومە بۆمان دابینە کاوەزانە ئەبێ قومێکی پاک بێ و کڵۆی نەبێ و کلسیشی نەبێ، لەبەرەوە قومێک بێ شیاو بێ بۆ بەرهەمێنانی نەما. ئەگەروانە بێ ئەو نەمامە گەشەی کەمە بێ و لاواز دەرەچێ، یعنی درەنگەشەکە لە کیسەکە با بڵێن، یان هەر گەشە هەر نابێ، ئەبێ قومێک بێ شیاو بێ بۆ بەرهەمێنانی نەما. مەکە پرۆسەی کیسەکردنمان تەواو بوو، یعنی ئەیگوازینەوە بۆ ناو دایەکان. عادەتەن زیاتر بە ئێمە گەر پێویستمان بە زۆر بێ بە تراکتۆر ئەیگوازینەوە، بەس ئیسە پێویستیەکی کەممان هەیە بەم عەرەبانە ئەیگوازینەوە بۆ ناو دایەکان. کاتی دانانە کیسەکان ئەبێ ڕێک بێ، لار نەبێ و بەرز و نزم نەبێ کیسەکان. لەبەرەوەی بۆ کاتی ئاودان و بۆ کاتی ژماردنی ئەمە پرۆسەیەکمانەیە، پرۆسەی ژماردنی نەمامەکانە بۆ وەزارەت ئەیباتۆ لەوێ ئەوان جەڵغی خۆیانەکەن و بۆ حساباتی نەمامگەکان. ئەم کیسانە لە ناو دایەکانە دانین، هەر دایەکیش مەتر بە دەیە، یعنی تقریبان نزیکەی 1000 کیسەگرێ. ژێری کیسەکانیش ئەبێ قوم بێ، خۆڵ بێ، لەبەرەوەی بۆ کاتی ئەو نەمامە کە ڕیشکی دەرچوو لە نەمامەکە بتوانێت هەناسەی خۆی هەڵمژێ و بتوانێت گەشە بکە نەمامەکە. ئێمە کە نزیکەی 150 دایەمان هەیە لە نەمامگەکە، دوای ئەوە کە کیسەکانمان دانا پرۆسەی چاندن دەست پێیەک. بۆ بەرهەمێنانی نەمان پێویستمان بە کۆکردنەوەی تۆوی درەختەکانە. کۆکردنەوەی تۆی درەختەکان هەر لە ناو نەمامگا کۆی دەکەینەوە یا لە دەرەوەی نەمامگا ئەو درەختانەی پێویستە بۆ بەرهەمێنان تۆەکەی کۆ دەکەینەوە. کۆکردنەوەی تۆ دواوەی تۆکەمان کۆکردۆ لە شوێنێکا لەبەر خۆردایانین بۆ ئەوەی تۆەکەی پاک بێتەوە و
دواتر هەڵەگیرێ و لە کاتی پێویستا دەچێنێت ماوەی هەفتەیەک لەبەر خۆر دەبێت دواوەی پاک دەکرێتەوە دەکرێتە ناو سەتڵی تایبەتەوە هەڵدەگیرێت ئەم تۆ پێویستە لە شوێنێکابێ هەواگۆڕکەی هەبێ ئەو سەتڵەش نابێت کە پس بێ بۆەوەی ئەناسەدانە بێم تۆ و ئامادە بێ بۆ کاری چاندن بەرهەمێنانی نەمام لە نەمامگە دوو جۆرە لە ڕێگەی تۆ و قەڵەمەوە تۆ دوو جۆری هەیە ڕاستەخۆ ناڕاستەخۆ قەڵەمیش دوو جۆری هەیە ڕاستەخۆ ناڕاستەخۆ ئەو تۆوانەی حەجمیان گەورەیە ڕاستەخۆ لەم کیسانە دەچێنرێت کە دانراوە ئەوانەشی تۆیان وردە لە بەیتی لایلۆنیە دەچێنێت و لە وەرزی زستانە دواتر خزمەت دەگرێت تا وەرزی بەهار و لە ڕێگەی شەتڵێدانەوە دەگوازێتەوە بەناو کیسەکان. ئەمە تۆ بۆ بە شەتڵ ئەم شەتڵە ئەیگوازینەوە بۆ ناو کیسەکان لە کاتی خۆیدا یعنی هەر کاتی خۆی هاو ئەیگوازینەوە بۆ کیسەکان و لێدەین لەبەرەوە بێ بە نەمام بەرهەم بێت ئەم شێوازە هەڵکەندنەیش ئەبێ لە ڕاستیە شێوازێکی وا بێ کە ئەو شەتڵە تێک نەچێت لەبەرەوە ئەگەر هەوا لێیدا ڕیشکی شەتڵەکە یعنی بۆی هەیە وشک بێ و تیا بچێ لە ناو بچێ نەمامەکە. حالێن ئێمە لە ناو نەمامگا پرۆسەی شەتڵێدان و ئاودانمانەیە. دوای ئەوەی شەتڵەکە بۆ ئێمە هێنن ئێمە لێرە ئەم چاڵە دروستەکەین بەم شێوازە بەم دەمانچەی پێڵێن شەتڵەکە لێرایە بەم مەقاستا کۆمەڵە لە ڕیشەکانی ئەبێ لابین چکە گەورە بووە دارەکە نامامەکە بەم شێوازەکەینە ئەم چاڵەوەکە دروست کردومانە بکەینە بەم شێوازە ئێمە ئامادەیەکەین بۆ ناشتن بۆی دواتر بۆ بەرهەمێنان گەورە بێ بۆ بەرهێنان کاتی وا هەیە نەمامەکە سەوز نابێ یانی لە ناوە چێ دووبارە شەتڵ لێ دەینەوە لەو جێگایە بۆ ئەوەی بەرهەممان هەبێت ئێستا ئەمە دووبارە لێ دێنەوە چکە ئەمە مانگە پێش ئێستا ئەم شەتڵە لێماندا بوو یانی چانوان بەرهەمێنە ئێستا بەشێکی زۆری فەوتاوە دووبارە ئێمە شەتڵ لێ دێنەوە بۆی بەرهەمی باشترمان دەستکرد بەرهەمێکی زیاتر لەوەی کە ئەمانەوێت پرۆسەکە پرۆسەیەکی خۆشە یعنی بەڵام ئاسان نایە جا بە ئەم نەمامە بە ئاسانی بەرهەم نایە قۆناغی زۆری ئەوێت بەردەوام لە ئاودانیوێت بژاری ئەوێت خزمەتێکی تەواوی ئەوێت ئەم نەمامە تا بێتە بەرهەم تا بێ بە ئەوەی کە ئەگاتە پرۆسەی فرۆشتن. پرۆسەی قەڵەمیشمانەیە قەڵەمی ئەو قەڵەمانی ڕاستەخۆ کرێن ڕاستەخۆ لە کیسەکە چێنێ ئەوەشی ناڕاستەخۆیە لەم بەیتانە چێنێ دواتر دواوێ ڕێگی دروست کرد دەگوازێتەوە بە ناو کیسەکان. هەندێک شێوازی نەمامانەیە بە شێوازی قەڵەمەی نێژین قەڵەمەکەمانە بێ 20 سانتیم بێ بە شێوا 20 سانتیم ڕووی سەرۆی ئەبێ ئاوا تیژ بێ و ڕووی خوارۆشی ڕێگەکەین و لە گرەیەک ئایبرین لەبەرەوە ڕیش بکە لە کاتی ناشتنیشە 15 سانتیم ئەچێتە ناو کیسەکە و 5 سانتیمێک کێمێنێتەوە لەسەرەوە. ئەم گرەی پێوێ لە ڕووی خوارەوە بۆ ڕیشکردنی نەمامەکە باشترە.
ئەم قەڵەمە بۆ قەڵەمی زەیتونە بۆ ناشتنیە بێ 20 سانتیم بێ ئەم سەرۆتی ژەکەین ئەم سەرۆی ئەبێ ڕێک بێت و گرەیەکی تیا بێ لەبەرەوە ڕیش بکە ئەو گرێت تیاابێ زووتر ڕیشکەکە بۆ نەمامەکە باشترە ترم سەرۆیشی تیژەکەین دووسێ گڵای پێ وێڵین بۆ ئەوەی خۆراک بداتە خەدەکەی و سەوز بێ. قەڵەمەکان کە دروستمان کردووە ئێستا دەستەکەین بە چاندنی و بەم شێوازە 15 سانتیمێچێتە ناو کیسەکەەوە و 5 سانتیمێشی لەسەر ئۆمێنێت. ئەو نەمامانەی ئێمە لێرە بەرهەمێنین بسووسێت جۆر حالێن لە نەمامگەکەمان هەیە دۆدۆنیا، ڕۆزماری، گوڵقاوە، کەتالپا، قەزوان، تو، گوڵباخ، سەروی ستونی، سەرو ئاسۆیی، زەیتون، گازۆرینا، ژەهرەماسی، سۆیا، چوالە، بەڕوو، واشنتۆنیا، یوکالیپتۆس، سنەوبەر زاوێتە، مۆرد، تووتڕ، دەردار، سەرو ئەریزۆنیکا، ئەلبیزیا. پرۆسەی بەرهەمهێنانی نەمان پرۆسەیەکی قورسە لە هەمان کادا کارێکی خۆشە. بۆ نمونە ئێمە لێرە نەمامێک بەرهەمهێنین ماوەی 6 بۆ 9 مانگ خزمەتی دەکەین تا ئاگا بە دەستی هاوڵاتی. هەر نەمامێک بۆ حکومەت نزیکەی 5 بۆ 10,000 دینار دەکەوێت بە نرخێکی ڕەمزی 250 تا 1500 دینار دەدرێ بە دەست هاوڵاتیەوە. هەدەفەکەی مەبەستەکە ئەوەیە کە ڕێژەی سەوزایی زیاد بکرێت بۆ باشترکردنی ژینگەی کوردستان. لە هەفتەیەکە 3 ڕۆژایانین بەپێی پێویستی و بەپێی وەرزەکان شاودامە گۆڕێ لە وەرزی هاوینە زیاتراوێتی ناتاوەکو وەرزی پاییزیان بەهار. بژارکردنی ناو نەمانگەش پێویستی بەپێی پێویستی نەمامەکانە بێت کاتێک مانگی جارێک بەیان دوو جار بێت بژاریەکەین هەرکەی تا بژاریە بوو. پرۆسەی بەرهەمهێنانی نەمام لە 1/5 دەست پێ دەکات تا 1/11 لە 1/11ەوە پرۆسەی دابەشکردن دەست پێ دەکات تا 1/5. شێوازی دابەشکردنی نەمام لە نەمامگەکەمان فرۆشتنە هەروە بێ بەرامبەر دەگرێت بە فەرمانگە حکومیەکان و پرۆژە حکومیەکان. پرۆسەی فرۆشتنی نەمام ساڵانە دەگۆڕێت بۆ نمونە ساڵی پار 6,000 نەمام لە نەمامگا بوو 40,000 دابەش کراوە بە فرۆشتن و دابەشکردنەوە بۆ پرۆژە حکومیەکان. خواست لەسەر نەمامی نەمامگە زۆرە لەبەرەوەی نرخەکەی نرخێکی کەمە خەڵکی بە شێوەیەکی باش دەیکڕن. ئێمە لێرە بەرپرسین لە بەرهەمهێنانی نەمام
هاوڵاتی کە نەمامێ دەکڕێتتر چۆنەتی بەخێوکردنی و گەشەکردنی دەکەوێتە سەر خۆی ئێمە بە پێ و نەمامانی لە ناو نەمامگە دەچێتە دەرەوە بۆ دەرەوەی نەمامگەر تا ڕادێکی باش ڕازین لە سەوزکردنیان لە دەرەوەی نەمامگە. سەبارەت بەوەی نەمامگەکان بدرێ بە کەرتی تایبەت پرۆژەیەک هەبوو لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە یەکێ لەو نەمامگانە نەمامگەی دەربەندی خان و بەڵام خۆشبەختانە ئێمە بەرگریمان لە مانەوەی نەمامگەکە کرد کە گرنگە بۆ ناوچەکە هەروەها کۆمەڵی پرۆسەی چاکسازی و نوێکردنەوەی نەمامگەمان ئەنجامدا لە ناو نەمامگەکە کەمە بوو بە هۆی ڕێگریکردن لەم پرۆسەیە. لە ئێستادا نەمامگەکە نادرێ بە کەرتی تایبەت و وەک کەرتی حکومی دەمێنێتەوە. سەبارەت بە پێداویستیەکانی نەمامگەی دەربەندی خان خۆشبەختانە لەلایەن بەڕێوەبەرایەتی دارستان و پاوانی سلێمانی و بەشی نەمامگەکانی بەڕێوەبەرایەتیمان هەموو هاوکاریەکمان دەکرێت بە دابینکردنی خۆم کیس دەستی کار بەڵام لە ڕاستیدا نەمامگە بۆ ئەوەی بەردەوام بەرهەمی هەبێ پێویستی بە دەستی کاری بەردەوام هەیە. پێداویستی نەمامگە لە ئێستادا پێویستی بە دەستی کاری بەردەوامەیە ئێمە ئەوە بە پێداویستێکی گرنگە دەزانین بۆ نەمامگەکەمان لە هەموو کاتێکدا داواکارین لەلایەنە پەیوەندیدارەکان هەمیشە هاوکارمان بن. پەیامی ئێمە بۆ وڵاتیانەوەیە کە گرنگی بە چاندنی نەمان بدەن بە مەبەستی جوانترکردنی ژینگەی کوردستانەکەمان لەبەرەوە ئەو نەمامە ئێمە لێرە بەرهەمی دەهێنین ئەرکێکی قورسە لە سەرمان و هیواداری نەوانیش گرنگی بە بەرهەمهێن چاندنی نەمان بدەن.